ساڵان ئەگە سەرفیکەی وڵی بەدە بەرمیلیش دەرناچی ئەوە وەزعکی جۆکی ساری وڵا ئێستا هەڕ ئەو ماڵانە گەرم دێنێ بەو شێوە ڕاهاتوین ئەگە هەتا ئێرە نێمەتر نیوەک 2 مەتر نەبێت دڵم پێخۆش ڕاستەوە بەرجی من بینە ماشەڵڵا ئەوە پارچێک ئەوە دوو جێتەوە یەک دنیا پارچە لە بەرە ئارە بەخۆی چەندی بەبارەی خەڵکەکە دڵی پێخۆشە گەنج ئێستا کوڕە گەنجایستا دوو لە ڕووی تۆ گەنج نینە دەڵێ پیرەمێردی 100 ساڵی زووکەتن بەرێ بە قورعان ئەمە دەرگا و حەوشەی هەر ماڵێکی حاجی ئۆمەران بەو شێوەیە بەفربارین ڕێگەی ماڵەکانیان داخستون و هەر کەسە لە ماڵی خۆی ماوەتەوە نایەتە دەرەوە ئەگەر لە حاجی ئۆمەران ساڵێک بەم شێوەیە بەفر نەبارێت ئەگەر لەمە کەمتر بێت حساب کە بەفریان بەسەرا نەباریوە خۆشیان وا ئەڵێن بەفری ئەم ساڵ ئەگەر بەم شێوەیە نەبوایە حسابی بەفرباریمان بۆ نەکرد ئەمە دەرگای ماڵەکانن هەمویان داخراون و ئیتر بەنێو حاجی ئۆمەران بەم بەفربارینە ئەڕۆین بزانین ژیانی ئەوان چۆنە و چۆن لەم سەرمابەتینە خۆیان ئەپارێزن. سەلام عەلەیکوم. ئەوە خەریکی چیت ئەبینم ئەو ناوە پاکەیتەوە بە دەرکەی ماڵە ڕۆژانە دەبێت بۆ شێوەی خاوێن بکەینەوە ئەگە خاوێن نەکەینەوەوانە ڕێگا دەگیرێ و شت دەگیرێ هەموو ڕۆژە بێ ئەوە پاشکەیتەوە وەڵی هەر هەموو بەیانە بە سەربان و بەردەرکە و هەموو وەڵی بەفرەکە ئیرادەی خوا زۆر خۆشە ئازۆمەرانە و بێ بەفر هە نابێ بێ بەفر نابێ ناوەڵا نابێ باشە چەند بەفر لۆنگۆ قیاسە برێ وەڵا ئەگەر بەو شێوێ نەباری حساب بەخوا برا قیاسی دیار نییە دیار نییە ناوەڵە ئەو ئیرادەی خوایە بەقەت بەشت بەفرباریەوە لە حاجی ئۆمەران بەخوای حاجی مەرام ساڵی و حاڵی نییە بەس بێنێوتیشین وڵا دوێنەوتن ئاری وڵا پێستان بە چەند نەوتەوە ساڵان لێرە ساڵان ئەگە سەرفیکەی وڵی بەدە بەرمیلیش دەرناچی ئەوە وەزعکی جۆکی ئاری وڵا ئێستا هەڕ ئەو ماڵانە گەرم دێنێ یەک دانە بەرمیلەوەدەی یەک بەشی ئەو سەرمەسۆڵەتانە نەخێر بەشی هیچ ناکە لەبەرەوەی کەمترین ماڵ ینی ئەگەر کارەبایەکە نەبێ پێویستی سەروی دە بەرمیلە هەجا بگرە بۆ ماڵ هێلانە 30 بەرمیلیش بسووتێنی لەبەرەوەی ماڵەشی زەخم بێویان بێ بە جوانی گەرم دابێت بەڵام زۆر داهمان کاتیشدا زۆر دڵخۆشین بۆی کە بەفر دەباری نەکەوە بۆ فرشوێ بەفر نەباری لە پاشینەوە تو دوو پێم وانیەوە یەکەم بەفر بەو شێوەیە بە سۆبی حەلادی هەرگای کارە بە هەرگەرم دانایە هیچ دەبێت سۆبی گەورە دانی سۆبی گەورەش کوانەوت نەوتیژ نییە ئەگەر نەوت وەرەگرنەوە لێرە یەک بەرمیل یەک بەرمیل بەشتانەکە کوڕە بەرمیل کوا بەشەی دەکات کوڕم هەر بەشەی پاییزە کەشینیاکە خلاص دەبێت بە دەبێت بەخۆی بیکڕین گەنج ئێستا کوڕە گەنجایستا دوو لە ڕووی تۆ گەنج نینە دەڵێ پیرەمێردی 100 ساڵی زووکەتن بەرێ بە قورعان ئێستا من لە سبنیەوە هاتیومە دەرێت تەمەن ئەگەم مارم دەرنەبێ لەوان لە ماردانیشەوە لەبێ کە سەبەتە ماڵم دڵنیە بارە وەڵڵا داوە غایبی تو لە ماڵێ الحان ئێستا حەڵال عازر غایبی تو زوو خۆبگەینەوە ماڵێ ئێوارە زۆر خۆی بگەنەوە ماڵێ خەڵکی حاجی ئۆمەران ئەڵێن ئەگەر بەفرە تا ئێرە نەباریان لە حاجی ئۆمەران بەو شێوەی ڕاهاتوینە بەو شێوەی ڕاهاتوین ئەگە هەتا ئێرە نێمەتر نیوەک 2 مەتر نەبێت دڵم پێخۆشنە دیسان هەما کاتا دڵیشم پێخۆشە دەخوای بەزاد بێ ئاو زۆر دەبێ وشکە ساڵی نامێنی پەنا بەخوای گەورە ئینشاءڵڵا خوای گەورە نەزاتی ماندار وشکە ساڵی نانانۆت و دوو زیاتر بوو لێرە لەو بەفرەی ئەو ساڵیش بە قوربانی خوای بم ئەوە تێ کردەوە ئەرە وڵا باری فەڵان هەدەوگە ئاون نییە و ئاون نییەوە خوا و شەمە دەکەو بناوێ کەونەوجار بەفرەکەوەندە زۆرە هەرە وڵا زۆر بەشی هەمان دەکە ڕاستەوە بەرجی من بینە ماشەڵڵا ئەوە پارچێک ئەوە دوو جێتەوە یەک دنیا پارچە لە بەرە ئارە بەخۆی جا ڕۆژانە بەس لە ژوورێ دادەنیشتین و ئازری دەکەین و دەخۆین ڕۆژتای وەرە ئارێ وڵا و خواردن ئارێ وڵا هیچ بکەین هیچ کار پێ ناکرێ ناوەڵا نانتوانی یەک شیش بەخێو بکەیت لێرەکە پێت بەخێو نابی
یعنی هیچ مەڕوومەڵات توشتان ئەوشتانە ناتوانین ریش قەڵقاز ئەوە نییە ناتوانانی ناتوانەوەش بەخێو نانەجە لە شوێ بەخێ بکەین خۆن پێ بەخێو ناگری نەگەی بەخێ بکەین ئەمانەوە ناتوانین بەخۆ خۆ بەڕێبەرین نەوت نییە بۆ ئەوی زیاتر لە بارودۆخی دانیشتوانانی ناحیەی حاجی ئۆمەران شارەزابین بزانین وەزعیان چۆنە ئەمێ بە گفتوویەک لەگەڵەوە بکەم وەزانم لە مارکێت وانە لە بازارکردنیش هاتوونەتەوە مامۆستا سلااو لێبێت ئەگەر پێم بڵێ لە شوێوە دیەوە بم هەموو ئەشیایەوە بارودۆختان چۆنە والله جا بارودۆخەوە کەش و هەوایەکە بە خۆ دەبینی هەمووی بەفر و سەختە ژیان لێرانە ئاچی شوێ ئێستا وڵا دەچمەوە ماڵەوە دوورە لێرە تقریبا کۆڵانی خواردتر باشە چەند پێچێتە ئەگەیتەوە بازار و ماڵ والله چارێکەکەم پێ دەچێ یعنی کەسی نێزییکیشە زۆری شوانە بەڵام لەبەر سەختیەوە والله لەبەرەوەی ئێمە لەگەڵ بەفر و کەش و هەوای سار لێ ڕاهاتوین لە دڵمان خۆشە لەبەر ژینگە و ئەوەیە بەڵام لە عامیشدا سەختە و بەرگەگرتنیشی زۆر سەختە و زیاتر پێویستی بە والله خەڵک لە سەرمان نایەتە دەرەوە لە ماڵەوە یاخود لە کارە لە 2020ەوە 2020 19 بۆ 20 بە فێش بەفر نەبارێت نەباریەوە نەخێرگەر چەندی ببارێ خەڵکەکە دڵی پێ خۆشە یعنی لەبەر مەسایلی ئاوی ژێرزەوی کەش و هاوانە خەڵک حەزی لێ بباری ئەمێن 92 ئەلێرە بوو مەقەڕم لێرە بوو یەک ماڵی لێبوو یەک چۆل و هۆل بوو ئەو عاجەمەرانە چۆمان هەری چۆل بوو لێرەکە هەر بە پرتێ کرد هەر بە پرتێ کرد ئەمەش قەت لێرە نەبووینە بە دستانەوە وەڵا وەختە شەوڕێ ئێرانێکرا ئەو ڕێ ژیرە ئەمەش دوو مەقەڕن لێرە بوو هیچ چارە نەما وەڵا هەندی بروس جیازن لەکردن و بروسکەن دەکرد بە لاژ بوو وڵا ڕۆژکە گوتم کاکە بم جێن نەکەن جیازی وڵا هەت چۆنەشی بێت چوین وڵا بروسکەکمە بۆ جەناوی سەرۆک کرد تمەگەنێن گەنێ ئیسابن ڕۆی ئەوەندە بەفرباری بوو ئەرێ بەخوای گوتی بە 24 ساعتان خۆر ڕاگرە قەوتت دەگات وەڵا دال بۆ بەیانی ئەو هەموو وەسایلە هات ڕێکەم و پاکردنەوە 5 ساڵ 6 ساڵەوەی بپێشەوە ئەوە باریوە 5 6 ئەوە کەوت بۆ شێوێ ئاوە ئارێ وەڵا ئەو ساڵ بەدڵی ئێوێ بەدڵی ئێمەیە بەس ئیشەڵڵا خوای زیاتر ئەوە ڕزقا خێر و بەرەکەتی خوای گەورەی دەباری بەس ئەوە تەها ئەگەر لە بەنەوتەکەی نەبێ خێر و بەرەکەتە کوڕم ئەو خوای گەورەی دەبێوانە چی خۆتی دەبێت جێبجێکە بەفربارینی ئەم جاری حاجی ئۆمەران هەموو شتێکی داپۆشیوە جا با یەکسەر پیشانتان بم بزانم چی لە ژێر ئەم بەفرە کە بە تەواوی دایپۆشیوە ئەگەر بە تەواوی هەڵی کۆڵین ئەمە ئۆتۆمبیلەکە کە نزیکەی 2 مەتر لێرە بەفرباریوە کو دەیبینن ئۆتۆمبیلێکی ڕەنگی ماڕۆنیە کە بە تەواوی دایپۆشیوە لێرە ناتوانانی ینی بە تەواوی ڕێ بکەیت لەبەرەوەی نەوەک لەسەر سەقفی ئۆتۆمبیلێک یان لەسەر جامی ئۆتۆمبیلێک بڕۆی ئەمە گەرازی دەواازی حاجی ئۆمەرانە هی ئەو شۆفێرانەیە یانی و هاوڵاتیانێک کە لێرەوە سەفەریان کردووە بۆ وڵاتی ئێران و لێرە ئۆتۆمبیلەکانیان ڕاگرتوون ئەمە شێکێکە لەو نمونانە کە ئۆتۆمبیلێکە ئیتر خوابزانێ خاوەنەکەی کە گەڕایەوە بزانێ ئۆتۆمبیلەکەی لەکوێ ڕاگرتووە